لە درێژەی ئەو هەڵمەتی بانگەشانەی کە لە سنووری مەڵبەندەکەمان لە سنووری قەزای چەمچەماڵ بەڕێوە ئەچێت دیارێمە لە قەزای چەمچەماڵ چەند تیمێکی گەڕۆکمان هەیە بۆ دابەشکردنی کەرەسەکانی بانگەشەی هەڵبژاردن. دیارە ئەم شەویش وەکو هەموو شەوەکانی کە بە چەند تیمێکەمە دەرچوین بۆ بڵاوکردنەوەی فلێکس و لافیتەکانی کۆمەڵی ئیسلامی لە هەموو شوێنەکانی ناو بازاڕ و هەروەها شوێنە قەرەباڵەکان بۆی کەوا خەڵک پەیامەکانی کۆمەڵی ئیسلامی بینێ هەرچەندە خەڵک لە ڕابردووە چی فراکسیۆنی کۆمەڵکە لە پەرلەمانی بەغابوون یان لە ئەنجومەنە خۆجیەکان خەڵک هەمی ئاشنایە بەم لیستە، بەڵام ئەمەش وەکو هەڵمەتێکی هەڵبژاردن ئێمە لە شوێنە گشتەکانە ئەنجامی دەین. دیارە ئەمەش بەردەوامی ئەبێت. لەوەتەی پرۆسەی بانگەشە هەڵبژاردن دەستی پێ کردووە، تیمەکانمان بە شەو بە ڕۆژ خەریکی هەڵواسینی فلێکسەکانی هەروەها ئاڵای کۆمەڵی ئیسلامی ئێمە بە چەند ستافێ بە چەند تیمی لە ناو شاری چەندسەماڵ لەسەر شەقامەکان لە هەموو شوێنەکان شەوانە و ڕۆژانە بە چەند ستافێ هەڵەسین بە هەڵواسینی پۆسەرەکان و هەڵواسینی ئاڵا و لافیتە و ئەو شتانی کەرەسەکانی هەڵبژاردن. ئەمەش لە درێژەی ئەو چالاکی و پلانی کە بۆمان پێشتر دامانەوە بۆ پلانی هەڵبژاردن و ئەم ستافە بەردەوامیشە بێ بە هێوانی ئینشاءڵڵا ئەم هەوڵانەمان بێت ئۆمایی سەرکەوتن و بەدەستێنانی دەنگێکی باشی سەرکەوتنی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان و داواکارین لە خەڵکی کوردستان جەماوەری بە شەرەفی کوردستان کە متمانەی خۆیان با لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان ببەخشن لیستی متمانە و لیستی هەڵوێست و لیستی مەردایەتی کوردستان.